بسم الله الرحمن الرحیم. بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزیزانی بەرنامەی بەفەڕ، سەلام و فەڕ و بەرەکەتی خودای میهرەبانتان لەسەر بێ. بەختەوەرین لە ئاڵقەشتری بەرنامەی بەفەڕ با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەشتینەوە. لە بەفەڕەوە لە خوای میهرەبانە پاڕینەوە کە پیت و فەڕ و بەرەکەتی خۆی بەسەرمانە زیاتر و زیاتر کات. خۆشەویستان، لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە ژیان هاوشێوەی ئاوی لێ هاتووە. نەتامی ماوە تا چێژی لێ بکەین، نەبۆنی ماوە تاکو ڕۆحمانی پێ ئاسوودە دەکەین، نەڕەنجیشی ماوە تاکو ژیان بە ڕەنگا و ڕەنجی ببینین و ژیان سازی تیا بکەین. ئەمانە هۆکارگەلێکی زۆری هەن. یەک لە هۆکارەکان بریتە لە نەمانی برایەتی. برایەتیش سەرچاوە دەگرێت لەوەی کە محەبەت، سۆز، خۆشەویستی، تەبایی، هاموشۆ، هاوکاری، دەستی یارمەتی درێژکردن، هەموو ئەوانە لە برایەتیەوە سەرچاوەگرن. ئەگەر برایەتی لە کەدار بوو یان ئەوەتە زەعیف و یان ئەوەتە نەما، ئیدی ئەم هۆکارگەلانە سەر هەڵدەدەن. ئێمە وەکو موسڵمان خودای متعال سبحانه وتعالى پێمانە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە، بەڕاستی بڕواداران برای یەکن. ئاخۆ ئێمە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە چەندە پەیوەستین و پەیوەندین بە فەرمایشتەکانی خوددا و نەسیحەتەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم بۆی کە ئێمە ئامۆژگاریەکە ئێمە بەڕاستی برابین، برایەکی کردداری، نەک تەنها بە گفتار و هاکەزایی. زۆر پێویستە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ ئێمە لەو باسە قوڵ بینەوە بۆ ئەوەی برایەتی تازە بکەینەوە، برایەتێک کە ببێتە مایەی دنیایەک وەدەستهێنانی منفعەت و سوود، هەم لە ڕەزامەندی خوددا سبحانه وتعالى کە سوود گەلێکی زۆری هەن، هەمیش لە دنیادا ژیانێکی ئاسوودە و ڕۆحێکی خۆش بە هەموو لایەکمانە دەبەخشێ. ئێمە چەند پرسیارێک لە خزمەتی جەنابی مامۆستای بەڕێزەکەین بۆی کە ئاخۆ برایەتی چییە؟ چۆن باس کراوە لە ئیسلامە و چەندە گرینگە و ئەزر و پاداشتەکان و چەندین پرسیاری تر لەو باس و بابەتە لە خزمەتی مامۆستای ئەزیز و خۆشەویست مامۆستا ئیبراهیم کەرکوچی پێشنەرج و تارخوێنی مزگەوتی ئیمان. مامۆستا جان، سەلامی خوای گەورەت لەسەر بێ و زۆر بەخێر. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتان داتەوە بەخێر بێن. جزاكم الله خيرا. سەرتا پرسیاریەوە دەکەم ئاخۆ برایەتی لە چیەوە هاتووە و چواتایەک لە خۆ دەگرێت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. دیارە ئەم بابەتەی جەنابەت هەڵت بژاردووە بابەتێکی زۆر گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. بەڕاستی برایەتی هەوێنی هەموو ژیانی مرۆڤایەتی ئەتوانم بڵێن. برایەتی شتێکی ئەوەندە گەورەیە، خوای پەروەردیگار حتا لە بەهەشتیشە باسی برایەتی دانیشتوانی ئەهلی بەهەشتەکە. لەبەرەوە وەکو پێناسەیەک دەواازەیەک بۆ چوونە ناو برا لە چیەوە هاتووە وشەی ئەخ لە قورئانە و برایەتی بەچی دەگوترێتن. عولەما و زانایانی ئێمە وا پێناسیان کردو دەڵێن برایەتی يعني برا مشاركة شخص لآخر في الولادة من الطرفين أو من أحدهما أو من الرضاع، ويستعار لكل مشارك لغيره في القبيلة أو في الدين أو في صنعة أو في معاملة أو في مودة أو غير ذلك من المناسبات. برایەتی برا لە ئەسڵە مشارەکە و هاوبەشی کەسێکە کە هاوبەشە لە بۆ کەسێکی تر لە دایک بوونە ئەبێتە برای. ئەنجا لە دایک و باوکەوە بێ، یان تەنها لە دایکەوە بێ یان تەنها لە باوکەوە بێ. ئەمە لە ڕوانگەی براوە یان لە شیرەوە. جاری وایە برای شیریشمان هەیە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم برای شیریشی هەبووتن. ئەنجا ئەم وشەیە خوازراوە مستعارە لە بۆ هەموو کەسێک کە هاوبەش بێ لە بۆ کەسێکی تر لە قەبیلە و عەشیرەت و هۆزەکەیدا یان لە دین و ئاینەکەیدا یان لە سەنعەت و پیشەکەیدا یان لە معاملە و ئیش و کارێکی ڕۆژانەیدا یان لە برایەتی و خۆشەویستی ئەمانە و غەیری ئەمانەش پێی دەگوترێتن برایەتی. معنە وایە برا یەکەم جار لە برایەتی ڕەچەڵەکەوە دەست پێ دەکا و دوایی گواسراوەتەوە خوازراوە لە قورئانیشدا وەکو دوایی باسەکەین بەکار هاتووە لە بۆ جۆرەکانی تر. ئەمە پێناسەی برایە یان برایەتیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا.
بە کورتی پرسیاریەوە دەکەم جیاوازی هەیە لە بینی برایەتی شیر و یاخود برایەتی دینیە برایەتی مەسەڵەن نەتەوەیی و یان ئەوە تا هاو پیشەن بێکەوە ڕەفیقاتیشان دروست کردو دەبێت برادر ئەوانە جیاوازیان هەن لە ڕووی تەعاتوف و هاوکاریەوە بەتەئکید برایەتی گەورەترین برایەتی لە لای ئێمە ئەوەی کە قورئان بە ئەداتی حەصر هێناوێتی ئەو ئاەتی کە خوێنتەوە جەناب دەفەرمی خوای گەورە ئینەمە المؤمنون ئیخوا دەتوانین بڵێن ئەم برایەتی ڕاستەقینە و برایەتیەکی کە خوای پەروەردیگار دەیەوێتن لە ئێمە ئەو برایەتی کە قورئان داوای دەکا لێمان بەڵێ برایەتی ئاینیە برایەتی دینە برایەتی عەقیدەیە برایەتی ئیسلامیە برایەتی ئیمانە ئەو برایەتیە کە هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەلام پێکەوە بەستاوەتەوە بە هەموو چین و توێژەکانیانەوە بە هەموو دەنگ و ڕەنگەکانیانەوە هەموو ئومەتی ئیسلام لە سەرتاپای ئەم زەویە بە جیاوازی دەنگ و ڕەنگ و هەموو شتێکیانەوە لە هەموو شوێنێکە و لە هەموو کاتێکە پێکەوە وابەستە دەکا و گریان دەدا و دەیان بەستێتەوە ئەم برایەتیە بەڵێ لە هەموو برایەتەکان جیاوازە بۆیە قورئانیش دەفەرمیە بەڵێ ئینەمە المؤمنون ئیخوە بۆ ناڵێ موسڵمان مامۆستا بەڵێ بۆ ناڵێ ئینەمە المؤمنون ئینەمە المسلمون ناڵێ بەڵێ چونکی دیارە موسڵمان وەکو سەرەتایەک دەواازەیە کە هاتە ناو ئیسلامەوە لەوە ئەوەندە ڕوو نەچوو بێ یان قوڵ نەبوو بێتەوە یان ئەوەندە کامڵ نەبوو بێ لەگەڵ ئیمانەکەیدا وەکو کەسێک کە خاوەن ئیمانە ئیمان شتێکە لە ناخەوەیە جیاواز لە ئیسلامەتی لەوە مسلمانایەتی لە هەندێک دروشمە خۆی ببینێتەوە بەڵام کاتێک ئێمە دەبین بە مومین واتە لە ناخەوە لە دڵەوە خۆمان یەکلا دەکەینەوە لە بۆ خوای پەروەردیگار ئەو کاتە بۆیە خوای پەروەردیگاریش لێرە دەفەرمەوە وتت ئینەمە المؤمنون نافەرمی ئینەمە المسلمون چونکی مسلمان لەوە زۆر جار هەموو شتێک لەگەڵ یەکدیکەیان نەکاتن کرچ و کاڵیەکی پێوە دیارە یعنی لاوازیەکی هەیە بەڵام هەر وەکو ئێستا دەبینین لە ئاستی عالەمدا ئێمە لەو ئاستە پێویستیانین کە قورئان پێمان دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە ئەو ئینەمە المؤمنون ئیخوەیە کە لە قورئاندا ئیخوە هاتووە ئەو ئیخوەیە بە چەند واتا دێ لە قورئانە ئیخوە لە قورئانی پیرۆزە وەکو زانایان باسییان کردووە لە ژێرتیشکی ئاەتەکانی قورئانە لە تقریباً لە 5 معنادا بە 5 معنا هاتووە بە 5 جۆر هاتووە یەکەمیان برایەتی ڕەچەڵەکە نەسەب لە دەیان ئاەتی قورئانە باسی ئەوە کراوە وەجعل لي هارون أخي وزيرا يعني خواهي قولة فرمية فإن كان له إخوة فلأمه السدس فإن كان له أخ فإن كان الأما بمعنى برايتي نسب هاتوا رچلك هاتوا لديان آيات قرآن جوري دوم كأويك إمام بس معنا كبوي دانشتوينا كدبي اهتمام وقرينجي بيبدري أخوة في الدين يعني برايتي آينية برايتي إسلامية برايتي دينداري وعقيدية بيرو باورا وكو خواهي قورة فرمي فإن تابوا لدرباري مشيكا كانوا فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين لچندان آياتي قرآن هاتوا أم برايتي لآين دا لدينا كقرآن جمع بس بيا لو شيا إنما المؤمنون إخوان زياتر آمية كبرايتي أخوتي إيمانا أخوتي إنما المؤمنون وكل سرتاي وشكا بإيمان دس بيدك يعني برايتي إيماني وبرايتي دينداري أم دو آيات قرآنية پێمان دەڵێت جۆرێکی تر لە جۆرەکانی کە ئێمە باسی لێوە دەکەین و سەرەکیترینیان و گرنگترینیان برایەتیەکە کە پێی دەوترێت برایەتی ئاینی و برایەتی ئیسلامیمان و برایەتی عەقیدە لەسەر ئەساسی عەقیدە و بیر و باوڕە برایەتی جۆری سێمیان لە قورئانە هاتووە لەسەر ئاسی قەبیلەیە هۆزە عەشیرەتە کاتێک تەمەشا دەکەی خوای پەروەردیگار ئەم دەستەواژەی بەکارهێناوە لە بۆ کافرانیش بەکاری هێنا وەکو وشەی ئەخ لە دەربارەی پێغەمبەران عەلەیهیمو سەلام پێغەمبەر نوح لوط هود صالحەوە دەفەرمی إذ قال لهم أخوهم نوح إذ قال لهم أخوهم هود إذ قال لهم أخوهم صالح ئەم دەستەواژەیە لە چەند ئاەتی قورئانە هاتووە ئەڵێ کاتێک براکەیان یعنی برای قبیلەیی یعنی چونکی ئەوان هەر پێغەمبەرێک هاتووە لە ناو هۆز و عەشیرەت و قەبیلەکەی خۆیان خوای پەروەردیگار ڕەوانی کردووە بۆیە لێرە ئەتوانین بڵێن ئەمە برای قەبیلایەتیە نەک برایەتیەکە ئەو برایەتی دینیە چونکی ئەوان کافر بوون و مشریک بوون خۆ برای دینی نەبوون بەڵام لە ڕووی قەبیلەوە لە ڕووی هۆزەوە قورئان دەبینین ئەمە وشەی بەکارهێناوە چوارەمینیان لە جۆرەکانی بەکارهێنانی برایەتی لە قورئانە بە مەعنا برایەتی مەوەدە و مەحەبە هاتووە
مەوەدە و مەحەبە تەنها خوای پەروەردیگار لە قورئان ئەتوانن بڵێن بەکاری هێناوە زیاتر لە بۆ ئەهلی بەهەشت، دانیشتوانی بەهەشت کە دەفەرمێ خوای گەورە وەنەزەعنا ما فی صدورهم من غل إخوانا على سرر متقابلين. کاتێک کە دەڕۆنە بەهەشتەوە لەبەرەوەی هەرچی حقد و ڕق و کینە و بغض و ئەمە هەیە لە دڵ و دەرونیاندا دای دەڕنێ و ناهێلێتن، خوای پەروەردیگار دەفەرمی ئەمانە برانە، یعنی برای مەحەبەتی، برای ئەو کاتە نەسەبی و ڕەچەڵەکی و قەبیلەی و ئەمانە لە بەهەشتا هیچی نامێنێتن، یعنی برایەک دەمێنێ ئەو پەڕی خۆشەویستی، ئەو پەڕی مەحەبە، ئەو پەڕی مەوەدە لە نێوان ئەهلی بەهەشتا هەیە. بۆیە خوای پەروەردیگار بەو معنایش ئیخوانی هێناوە. ئیخوان هاتووە وەکو چۆن دەستەواژەی ئیخوەش هاتووە، هەردووکیان جەمعن، بەڵام عولەما دەفەرمون ئیخوان زیاتر لە بۆ وشەی برایەتی دینداری بەکاردێتن، وشەی ئیخوە لە بۆ برایەتی نەسەبی بەکار هاتووەتن. برایەتی پێنجەم لە قورئانە بە معنای سوحبە هاتووە، ڕەفیق. جاروایە کەسێک ڕەفیقی کەسێکە، برادەریەتی، دۆستێتی، ئەمە وەکو برا بەکار هاتووە لە قورئانە. خوای گەورە دەفەرمێ إن هذا أخي له 99 نعجة ولي نعجة واحدة. ئەم شەیە عولەما دەفەرمون لێرەمە ڕەفیقی بووە، صاحیبی بووە، نەک برای دینی بووە، نە برای دینداری بووە، نە برای هۆز و عەشیرەتی بووە، بەڵکو برایەکی ڕەفیقی بووە، یعنی ڕەفیقەکەی ئەو بەم شێوازە بوو، ئەوی جواب بووە. ئەم دەستەواژانە وەکو وشەی ئەخ لە قورئانە برا بەم معنایانە هاتووە، بەڵام ئەوەی کە ئێمە باسی لێ دەکەین وەکو وتمان گرنگترینیان ئەوەی کە قورئان ئیهتیمامی پێدا و پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئیشی لەسەر کردووە، کاری لەسەر کردووە، ئەوە بەڕاستی برایەتی دینیە و برایەتی ئیمانی و ئیسلامیمانە. بەڕاستی لە بۆ دروستکردنی ئەو برایەتیە گرنگترین هۆکار چییە لە بۆی ئێمە بتوانین ئەو برایەتە دروست بکەین؟ بەتەکید برایەتیەک ئەگەر لەسەرەوەی هەموو برایەتیەکان بێ، برایەتیەک هەموو برایەتەکان لە ناو خۆیدا بتاوێنێتەوە، هەموو برایەتەکان لە خۆیدا بڵین کۆ بکاتەوە، یان هەمووی ڕنگ بداتەوە تێیدا، گەورەتر لە برایەتی نەسەبی و ڕەچەڵەکی و دایک و باوکی، گەورەتر لە برایەتی عەشیرەت، گەورەتر لە برایەتی هۆزایەتی، گەورەتر لە ئەوەی کە برادەرتە و ڕەفیقتە و وەکو برایەکی لێ هاتۆ بۆ تو، گەورەتر لە هەموو ئەم برایەتیانە. بەڕاستی ئەتوانین بڵین برایەتی گەورەترین هۆکار لە بۆ دروستکردنی برایەتی الئیمان والئیسلام والعەقیدە الصەحیحە. ئەتوانین بڵین برایەتی ئیمانە، برایەتی ئیسلامیە، برایەتی عەقیدەیە کە قورئان زۆر تەرکیزەکاتە سەریەوە. خوای پەروەردیگار لە قورئانە لە سوورەتی ئالی عیمرانە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا. سبحان الله. خوای پەروەردیگار باسی کۆمەڵگایەکمان بۆ دەکا کە کۆمەڵگای عەرەبیە، کۆمەڵگایەکە دوور لە هەموو برایەتیەک، بەڵکو پڕ لە دوژمنایەتی، پڕ لە عەسەبایەتی و قەومایەتی و نەتەوایەتی و هۆزایەتی و بنەماڵایەتی و ئەمانە، پڕ لە کێشە و مشتومڕ، پڕ لە ناخۆشیەکان، پڕ لە دابڕان و لێکپچڕان. ئەنجا خوای پەروەردیگار لە ناو ئەم کۆمەڵگایەدا بە گەورەترین نیعمەتی خۆی کە نیعمەتی ئیمانە و نیعمەتی ئیسلامە ئەم کۆمەڵگایە بزانین چۆن دەکا بەبرا. خوای پەروەردیگار باسییانەکە بەوەی دەفەرمیێ ئیذ کونتم ئەعداء. ئەمە باسی دژمنانی ئیسلام نییە، باسی ئەنسار و مهاجیرە، باسی ئەنسارە لەگەڵ ئەنسارە، باسی کۆمەڵگای مەدینەیە، باسی پێکهاتەکانی ئەوس و خەزرەجمان بۆ دەکا. چۆن لە قورئانە ئەمانە دوژمن بوون لەگەڵ یەکە، بە درێژایی دەیان ساڵ، سەدان ساڵ ئەمانە دوژمنایەتیان کردووە، خوێن ڕێژیان کردووە، قەبیلایەتی و قەبەلایەتیان کردووە لەگەڵ یەکترە. ئەنجا قورئان دەفەرمی هات فەئەلەفە بەینە قولوبیکم. ئەم دڵانەی گرێدایەوە جارێکی دیکە بە یەکەوە، ئەم دڵانەی وەکو دیوارێک کردە ناو یەکەوە، وەکو پێغەمبەری ئەکرەم سەلات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرمیە المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه. پێغەمبەری خوا دەفەرمێ ئیماندار لە بۆ ئیمانداری ڕاستەقینە ئەبێ برای ئیمانداریت لەگەڵ تۆیە وەکو ئەو دیوارە وابێ کە چۆن چۆتە ناو یەکەوە. پێغەمبەری خوا پەنجەکانی ئەو هاالێ کرد، بەو شێوازە دەبێ یەکدی بگرێتن، لە پاڵ یەکدیکەیە بێ، بەهێز بێ، قایم بێ، پتە و بێ، دامەزراو بێ.
ئەمە برایەتیەکە کە خوای گەورە دەفەرمێ نەتیجە فأصبحتم بنعمته إخوانا کاتێک کە ئێوە دوژمن بوون بە برای یەکتر بەچی بە نیعمەتی خوا ئەم نیعمەتە چییە لێرە گەورەترین نیعمەت کە برایەتی پێساز کراوە دروست کراوە و هەوێنی برایەتیە ئیمانە بەڕاستی بە نیعمەتی ئیمان بە نیعمەتی ئیسلام بە نیعمەتی قورئان بە نیعمەتی پێغەمبەری آخر زەمان سەلات و سەلامی خوای لەسەر بێ کە ئەمە گەورەترین نیعمەت بوو هەر لە بۆ مرۆڤایەتی لە بۆ بەشەریەت لە بۆ کۆمەلگایەکی دابڕاو کۆمەلگایەکی پڕ لە دوژمنایەتی ئەم برایەتیە گەورەی خوای پەروەردیگار بۆمان ساز کرد و بۆمانی دروست کرد وەکو لە ئاەتێکی قورئانی ترا دەفەرمێ لە سوورەتی عەفو مامۆستا پێشێ بڕۆ سەرایەتەی پێ دوانێ لە ڕۆژگارێکی کو ئەمڕۆ ئێمە بە هەمان شێوە گەڕاینیتەوە سەرەتا کە ئێمە بە هەمان شێوە عەداوەتی و بغز و ڕق و چینە و کۆمەڵێک مەسەلەن ئینتیقام و تۆڵە لە ناخ و دڵماندا هەیە بەرامبەر بە بەناو براکانمانجا هەبرایەتی نەتەوایەتیان شیریشمان ئێستاکە بە هەمان شێوە هەیە لەگەڵ ئەوەی کە برای دینیشە بێکەوە لە مزگەوتەی نێژەکەین بەڵام دڵمان لەگەڵێکا ساف نییە ئەوەندە پێویستە تازەی بکەینەوە بەتەکید زۆر جوانە یعنی ئێمە ئێستاکانە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆماندا زۆر جان نمونەی زۆر واقعی دەبینین کە ئێمە گەڕاوینێتەوە لەگەڵ یەکترا وەکو ئومەتی ئیسلام وەکو مسلمانان بە تایبەت کە باسی لێ دەکەین ئێمە بەگشتی گەڕاوینێتەوە لە بۆ ئاسی عەداوەت پەنا بەخوای پەروەردیگار دوژمنایەتی لەگەڵ یەکترا یەکتر نەخوێندنەوە حساب بۆ یەکتر نەکردن هەست نەکردن بەو برایەتیە گەورەی کە ئیسلام داوامان لێ دەکات قورئان فەرزی کردووە لە سەرمان پێغەمبەری ئەکرەم فەرزی کردووە بە سەرمانەوە ئەوەتە دەبینین زۆر جار لە ڕووداوێکی وەکو ئەم ڕووداوەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستاکانە لەسەر برایانی ئێمە لە فەلەستینە لە غەزەیە ڕوویدا چەند بە بەردەوام لە وڵاتانی ترە لە بۆڕمایە لە وڵاتانی تورکستانە لە وڵاتانی ترە کە برایەتیەکی خەڵکێکی موسڵمان لە هیندستانە لە هەر شوێنێکی ئەم وڵات ئەم سەرزەویەدا دەبینین کاتێک برایەکی تۆم کەسێکی موسڵمان ئەچەوسێندرێتەوە زوڵمی لێ دەکرێت تەعدای لێ دەکرێت ئەشکەنجە و ئازار دەدرێت بەڕاستی زۆر جار بەداخەوە کەسێک بەخۆی دەڵێ موسڵمان هەست بە ئەم ئازارە ناکە هەست بەم برینە ناکە هەست بەم ناڕەحەتیە ناکە ئەیکوا برایەتی ئەیکوا برایەتی ئیسلامی ئەو برایەتی کە قورئان بڕیاری بۆمان داوە ئەگەر ئێمە ڕاستکەین برای یەکتر بین خوای گەورە بڕیاری بۆمان داوە دەبێ برابین وەکونوا عیباد الله ئیخوانە وەکو پێغەمبەری خوا دەفەرمیە ئێوە بەندەی خوا بن و برای یەکتر بن ئەگەر ئێمە بەندەی خوا بین و برای یەکتر بین ئەگەر لە مزگەوتا بەندەی خوا بین ئەی ئەگەر لە دەرەوە برای یەکتر نەبین ئەی چۆن دەبێ بڵین ڕاستەکەین لەگەڵ پێغەمبەری خوایە لەگەڵ ئیسلامەکەیە لەگەڵ ئیمان و عەقیدەکەماندا بەڵێ بە تەئکید ئەمڕۆ کە بەداخەوە دەڵێم زۆر جار خەڵکێکی موسڵمان ئەتوانم بڵێم لە ئاستی سەرەوەتر لە ئاستی ئەهلی عیلمە لە ئاستی ئەهلی ثەقافە و خوێنەواریە لە ئاستی ئەتوانم بڵێم مامۆستایەکی ئاینیە لە ئاسێکی ئەوهاشە ئەتوانم بڵێم هێشتا هەست بە برایەتی ئیسلامی ناکرێت سوا دەکە هەستی پێ نەکەم مامۆستاوە واللهی بە تەئکید ئەمە دوژمنانی ئیسلامە ئەمە بەڕاستی ئەسباب یەکەم تێنەگەشتنە حاڵی نەبوونە ئەتوانم بڵێم لە عەقیدەی ئیسلامی و لە برایەتی ئیسلامی دەتوانێت بڵێ عەقیدەکەی شلۆقە لەبەرەوەی ناکرێەوە جێ نابێتەوە لە ئیسلامی ئیمانە بەتەئکید بێعەقیدەییە بێبیر و باوڕیە کەسێک ئەگەر عەقیدەیەکی دامەزراوی بە عەقیدەی قورئان و سونە بە عەقیدەی ئەصحابی پێغەمبەری خوا هەبێ قەت نابێ برایەتی نەکا لەگەڵ هەر برایەکیدا مەهماکان لە هەر شوێنێکا بێ لە هەر دەنگێکا بێ لە هەر جێگایەکی ئەم زەوێدا بێ ئیلا برای تۆیە خوای گەورە بڕیاری داوە دەستم پێی ناگا بەڵام بە ئازارەکانی ئەو دەتوانێت بڵێ ناڕەحەت ئەبی دوعای بۆ دەکەی لە پاشەملا دوعای بۆ دەکەی بۆی دەپاڕێەوە فرمێسکەکانی بۆ دەڕۆژی خەمبار دەبی بۆی لەگەڵیدا دەبی تەعاتوفت بۆ هەیە نیشانەی ئیمانی تەواوە ئەوە نیشانەی ئیمانی تەواوە و نیشانەی برایەتی ڕاستەقینەیە ئەبێت و هەستکەی بەڕاستی ئەتوە ئەوەی خوای گەورە فەرزی کردووە لەسەرت ئەوەی پێغەمبەری خوا دایناوە هەستەکەی کە جێبەجێت کردووە و هەستەکەی وەکو موسڵمانێک بە ئەرکی سەرشانی برایەتی خۆ تەڵساوی ئەگەر نا بەڕاستی ئەتوە ڕاستن نەکردووە لەگەڵ ئومەتی پێغەمبەری خوایە و لەگەڵ موسڵمانانە و لەگەڵ ئەو برایەتی کە قورئان بۆمانی فەرز کردووە ئێمە زۆرێک دەبینین کەوا هەندێ وشە دەردەبڕێ کە لایق نییە بۆی کە جێبێتەوە ئیسلامە ئەگەر ئەو کەسە ئاوای کرد یعنی دەکرێت بڵێن ئەوە دەبێت ئیمانی خۆی بترسێ بەڵێ بە تەئکید مادام خوای پەروەردیگار بڕیاری بە ئینەمای حەسر و ئەداتی حەسر دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوا ئەگەر کەسێک بەو شێوازە لەگەڵ براکەیدا تەعامل ئەوها بکاتن بۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەی ئەگەر تۆ پێت خۆش بێ لێرە لە ئەمنابی لە ئاسایشابی لە ئارامی دابی خۆت خێزانت منداڵەکەت ماڵت سەروەتت سامانت ئەبێ بۆ برایەکی خۆت لە سەرتاپای ئەم زەویە بە هەمان شێوە تەمەشا بکەی
ناکەی ئەگەر وان نەکرد دەبێت لە ئیمانەکەت بترسی ئایا تۆ لە ئاستی ئیمان دای ئایا ئەو ئیمانەتی ئەو برایەتی کە خوای پەروەردیگار بڕیاری لە بۆ ئیمانداران داوە ئایا تۆ لەو ئاستەدای ئەگەر لەو ئاستەدانی ئەی چۆن حیساب یعنی بکەی بڵێ ئەمن ئیماندارم ئەمن مؤمنم ئەی خوای گەورە دەفەرمێ ئیمانداران برانە لەلایەک شەوە تو برایەتی ناکەی بە حەقی برایەتی و مافی برایەتیەکەت هەڵنەستاوی بە تەئکید ئەبێ لە ئیمانەکە و باوەڕەکەی خۆی بترسی ئەو کەسن ئەو مبڕیڕیان جێ دەبێتەوە کە دەڵێ ئەمان لەبەرەوەی ئەوان لەسەر ئێمە بە جواب نهاتوون نەتەوەی ئێمە ئاوای بەسەرات ئەوان دەنجیان لێنات ئەخەوە دەبێتە حجە لە بۆیان نا بە تەئکید بە هیچ شێوازێک هیچ هەڵەیەک بە هەڵە چارەسەر نەکراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەنجا ئەو کاتەی کە ئومەتی ئێمە وەکو میلەتی ئێمە کوردستان وڵاتی ئێمە قڕکراوە و چەوساندراوەتەوە زوڵمی لێکراوە و ئەنفال کراوە و کیمیاباران کراوە و دەربەدەر کراوە و گوند و شار و مزگەوتەکان و ڕوخێندراوە لە کاتێکا بووینە ئێمە هەرچی ئیعلامی عالەمی هەبووتن ئیعلامی ئیسلامیمان هەبووتن بەڕاستی لە ئاسێکی زۆر زۆر نزمدا بوو ئەم ئاستەی ئێستاکانە کە لە لووتکەدایەک بەخۆی دەبینێتن ئەو کاتە نە عالەمی ئیسلامی نە دوعاتمان نە زاناکانمان نە عولەمامان هیچمان بەڕاستی ئەم شتانە هەمووی تەپس کراوە و شاردراوەتەوە کەتم کراوە بەڕاستی نەگەشتۆ بە عالەمی ئیسلامی و نەگەشتۆ بە موسڵمانان ئەگەر گەشت بێتیش لەوە زۆر زۆر شێوێنرا بێتن بە شێوازێک پێشاندراوە کە بەڕاستی پێچەوانە کراوەتەوە یعنی عکس کراوەتەوە ئەوها گەیاندراوەتە دەرەوە بۆیە و ئەگەر هەر کەسێکیش بیکە ئەگەر برایەکی من بەرامبەر بە من کەم تەرخەم بوو خۆ نابێ من بەرامبەر بەو وابم ئەگەر ئەو بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەستا معنای ئەوە نییە کە من بە ئەرکی سەرشانی خۆم هەڵنەستم ئەوە ئەو تاوانێکی کردووە ئەو گوناهێکی کردووە ئەو هەڵەیەکی کردوتن نەی پێکا و حەق نییە بەڕاستی پێدوانی ئاوابیعفمە سێستا بۆ من ئێمە مسلمانانێکی ڕاست و دروستمان هەند چۆن لە بەرەوە متعاتی و لەسەریان بەجوابن و بۆیان بە خەمن و دوعیان بۆ دەکەن پۆست و لای چی دەکەن مەسەلەن بۆ نمونە ئەوانش مسلمانان ڕاست و دروستەکانن بە هەمان شێوە بەجواب بوون لەسەر ئێمە بەڵام دەنگ و ڕەنجیان نەگەیشتوتە ئێمە بەتەئکید من بۆیە باسم کرد بەڵێ لەوایە بەدەیان داعی و عولەما و زانایانمان هەبێتن لە وتارەکانیشیانە لە دەعوە و بانگەوازەکانیان لە ئیعلامی خۆشیانە ئەم شتیان گوتبێتن لەوایە بە نووسینیش بە پەرتووکی نووسرا بێتن شتمان هەیە لەسەر ئەم بابەتانە بەڵێ بەڵام دەنگەکە نەگەشتوە بە عالەمی ئیسلامی بەو ئاستە فراوانی کە ئێستاکانە لە چەند چرکەیەکە لە چەند لە حەزاتێکە هەموو شتەکان دەگوازرێتەوە بە دەنگ و ڕەنگەوە بۆمان نەقڵ دەکرێت بەڕاستی بالفعل لەو کاتەیە لەوایە بە سەدان برای ئێمە هەبێ بێتن بظهر الغیب دوعای بۆ ئێمە کردوتن لەگەڵماندا بۆ پشتیوانی کردوتن فرمێسکی بۆمان ڕێشتووە بەڵام ئێمە بێ ئاگا لەوەی کە ئەوان کردویانە بەڕاستی هێندێک دەڵێن هەر باسەکە باقولکەنەوە لە بەرەو برایەتێک حساسە لەو باسەدا هێندێک دەڵێن بابا ئێمە حەقمان بەسەر ئەوان دانیە مسلمانە و ئەهلی جماع و جەماعەتیشە دەکرێت بڵێ من حەقم بەسەریان دانیان ئەوتە دەبێ بۆیان بە خەم بێ و دوعایان بۆ بکە یان چینێشکەمان هەیە جگەلەوەی کە دەڵێ حەقم بەسەردانێ بەڵکو تەعنەش دەدا و قسەشیان پێ دەڵێ والله ئەمە تاوانبارە تاوانێکی زۆر گەورەش دەکاتن یعنی زوڵمێکی زۆر گەورە لە خۆی و لە مسلمانان و لە برایەتی مامۆستا تاوانێکی سادەنی لە بەرەوەی کاریگەری لە عەقیدە و ئیمان دەکە وەلا بەڕای دەشێنی دەتوانم بڵێم تاوانێکە لە تاوانە گەورەکان تاوانێکە خەتەریاتی لەسەر ئیمانی هەیە خەتەریاتی لەسەر عەقیدەی هەیە ئەگەر کەسێک یعنی نەتوانێت برایەتی لەگەڵ مسلماناندا بکە لەگەڵ برایەتیا بکە معناوە دەبێت برایەتی لەگەڵ پێچەوانەیە لەگەڵ ئەهلی کوفرا بکە لەگەڵ یەهود و نەسارایە بکە دەبێتن یعنی دەستخۆشی لەوان کە بە پێچەوانەوە ئەگەر ئەو هەست بە معانات و ئازاری ئومەتی پێغەمبەری خوا و براکانی خۆی نەکاتن ئەبێ هەست بە ناڕەحەتی پێچەوانە کافران و بێباوەڕان بکاتن یعنی ئەگەر ئەوان بە حەقداننێ دەبێ پێی وابێتن کە ئەوان لەسەر حەقن لە کاتێکە لە هەر جێگایەکە مسلمانێک کە زوڵمی لێ دەکرێت دەبێ بەڕاستی ئەتۆی مسلمان ئەتۆی برا دەبێ بە خەمیەوە بی بە تەنگیەوە بی دەبێ هەست بە ئازارەکەی هەست بە ناڕەحەتیەکەی بالفعل ئەم هەست پێ نەکردنا کە بڵێ من حەقم بەسەریەوە نییە پەیوەندی بە منەوە نییە کەیفی خۆیەتی چی دەکا بابی کاتن بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە تاوانێکی زۆر گەورەیە جەریمەیەکی زۆر گەورەیە دەبێتن ئێمە لە ئاستی مسلمانان و لە ئاستی زاناکانمانە و لە ئاستی عالەمی ئیسلامیە پێداچوونەوە بەم خاڵەدا بکەین لە بۆ ئەوەی هەر برایەک هەر کەسێکمان لە عالەمی ئیسلامیە لە ئومەتی ئیسلامە لە هەر بستێکی ئەم زەویەدا ئازارێک و ناڕەحەتیەکی هەبیە ئێمە وەکو مسلمان هەست بە یەکتر بکەین بەڕاستی دەست خۆش مامۆستاجان ئیسلام ئەوەی کە لە قوڕانە هاتووە باسەکە چۆن ئەو دڵانەی گەیاندوتە یەکتری ئەبەو شەوەی کات تەعاتوفیان هەبێ کە مسلمانێک لە هەر کونجێکی ئەو زەویەدا ئازار بچێژێ ئەویش بە هەمان شێوە بۆی بە ئازار بێ بە خەمەکانی ئەوە خەمبار بێ بە خۆشەکانیشا دڵخۆش و کامەران بێ بەتەکیت ئەو گرێدانی دڵەکان وابەستەی دڵەکان هۆنەوەی دڵەکان وەکو دیوارێکی پتە و بەهێز و مەحکەم ئەمە تەنها بەخوای پەروەردیگار سوبحانەوە تەعالا کراوە لە ڕوانگەی ئیمان و ئیسلام و عەقیدەوە هیچ شتێک
نە برایەتی ڕەچەڵەکی، نە عەشیرەت و هۆس، نە برایەتی و برادەرایەتی، نە دینار و درهەم، نە بەرژەوەندیەکان، نە مەسالیحەکانی دنیا، هەرچی شتێک لەسەر ڕووی ئەم زەوێدا هەر هۆکارێک لە هۆکارەکان بگرە ناتوانێت ئەو برایەتی دروستکە کە ئیمان و ئیسلام دروستەکات. چونکی خوای گەورە دەفەرمێ وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا. ئەگەر هەموو سەروەت و سامانی سەر ڕووی ئەم زەویە، هەموو دینار و درهەمەکان و زێڕ و زیوی سەر ئەم زەویە، ئەی پێغەمبەری خوا ئەگەر بیبەخشی ئەتو نەت دەتوانی ئەوس و خەزرەج بکەی بەبرا، نەت دەتوانی برایەتی لە مابینی ئەنسار و مهاجرە دروستکەی، نەت دەتوانی ئەم دڵانە بهۆنیتەوە لەگەڵ یەکدیکەیە وابەستەیان کەی. بەڵام ئەمە چیە بوو دروستی کرد؟ ولكن الله ألف بين قلوبهم. ئەمە خوای پەروەردیگارە ئەم دڵانەی کرد بە یەک دڵ، وەکو پێغەمبەری خوا لە حەدیثێکا دەفەرمیە المؤمنون كرجل واحد. ئیمامی موسلیم ڕیواەتی کردو هەموو ئیمانداران وەکو یەک پیاوانە. سبحان الله، یەک پیاو، یەک نەفەر، یەک کەسێک چۆنە لە هەموو ئومەتی ئیسلامە. پێغەمبەری خوا دەفەرمیە هەموو ئیمانداران وەکو یەک کەسێک وانە بەڕاستی کەلجەسەدی الواحد. ئەمە بەچی کردی؟ خوای پەروەردیگار ئەم دڵانەی لە ڕێگەی ئیسلامەوە کرد، لە ڕێگەی ئیمانەوە کرد، لە ڕێگەی عەقیدەیەکی دامەزراوی بەهێزی قیامەتیەوە کرد. بەڕاستی ئەم برایانەی بەستایەوە لە هەموو ئەسبابەکانی بەزان، تەجاوزی هەموو سنوورەکانی کرد. ئەمە تەجاوزی برایەتی ڕەچەڵەکی کرد، چونکی تەجاوزی برایەتی باوکایەتی و کوڕایەتی کرد. تا کاتێک دەبینین پیاوێکی وەکو ئەبا عوبەیدە بۆچی نازناوی ئەمینی ئومەتی پێدراوە؟ ئەمینی ئومەت چونکی لە ڕوبەڕەبوونەوەی بەدرا باوکی خۆی دەکوژێتن، ئامادەیە لە پێناو عەقیدەکەی، لە پێناو پێغەمبەرەکەیدا، لە پێناو ئیسلامدا، لە پێناو چەسپاندنی دینی خوای گەورە و برایەتی ئیسلامیدا ڕوبەڕووی باوکی بۆەوە ئامادە بوو لە گردنی باوکی بداتن. ئەگەر باوکێک مەترسی لەسەر ئیسلام و لەسەر پێغەمبەری خوا و منهەج و پەیامەکەی هەبیە، ئەو ئامادەیە حتا وەکو ئەو منداڵ ئەو ڕۆڵایەتیە ئەو برایەتی کە ئیسلامیە زۆر زۆر لەسەرەوەی برایەتی عەشیرەت و هۆز و قەوم و نەتەوە و باوکایەتی و هەموو ئەمانە وەلانیە ببەزێنیە و گەورەترین نەوت و شوجاعی وەک دەڵێ گەورەترین خەڵاتی برایەتی وەرگریە، نازناوی ئومەت وەرگریە کە بە ئەمینی ئەم ئومەتە بووە. چونکە کەسێک ئەگەر بتوانە دەستی بچێتە خوێنی باوکێەوە دەبێ بەڕاستی ئەمین بێ بەسەر هەموو ئەم ئومەتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەلاش نییە ئەم نازناوە گەورەی پێداوە. بۆیە خوای گەورە قەوسەک لێرە وەگرین خەڵک بە هەڵە لێمان حاڵی نەبێت کە ئیسلام بە شێوەیەکی دڕندە بناسێنێ. طبعا ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح کە ڕوبەڕووی بۆ یەک دوو جار مڕاعاتی کرد باوکاتی، بەڵکو سۆزی بجوولە هیچ بگەڕێتەوە ئەو ڕووداوە ڕوونەدا. بەڵام ئیدی ئیسلام لەسەری هەموو شتێکە کە ئەو قابلی نەکرد. بەڵێ بەتەکید ئیسلام نەک ئامادەیە کە سوکاری خۆی ئینسان بکوژێ، ئەگەر بەڵکو ئینسان لەگەڵ دوژمنانیشیدا لەگەڵ حەشەرات و دار و دارستانیشدا ئیسلام یاسای خۆی هەیە. بەڵام ئەمە وەکو دەفەرمووی لە کاتێک کە ئیسلام لە خەتەریاتایە و دوژمنایەتێکە گەشتە ئاستی دوژمنایەتی خوا و پێغەمبەر و ئیسلام و منهەجەکەی لەسەرەوەی هەمومانە، لەسەرەوەی هەموو شتێکدایە. ئەگەر نا بە تەئکید ئیسلام لە هەموو کەسێک نەرمونیانترە و حتا بەرامبەر باوکێکی مشریکیش بێتن. خوای گەورە دەفەرمێ وصاحبهما في الدنيا معروفة وإن جاهداك أن تشركا بما ليس لك به علم فلا تطيعهما. ئەگەر باوکی مشریکیش بێ دەبێت لە دنیاە لە تعاملی دنیا دەبێتن جوانترین ڕەفیقایەتی و برادەرایەتی کە قەلبی محارب ئەوە شتێکی ترە. دەست خۆش مامۆستا. لێرەیە وەکو باسمان کرد خوای پەروەردیگار لە ڕێگەی ئەم پەیامە جوانەوە کە ئیسلامە و ئەم قورئانەی کە ڕۆژانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی دادەبەزی و پەروەردەی ئەسحابی لەسەر دەکرد، هاوڵانی لەسەر پەروەردە دەکرد، ئەتوانین بڵین قورئان لە بۆ ئەمڕۆی ئێمە، قورئان لە بۆ ئەمڕۆی ئێمە ئەم پەیامە جوانەی کە بریتیە لە ئیسلام و ئیمان و هەموو ئەو شتانەیە لە دوای نەمانی پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ، ئەتوانین بڵین برایەتی گەورەترین هۆکاری لە بۆ ئێمە ئەم قورئانەیە بەڕاستی. ئەوەی کە ئێمە دەبەستێتەوە بەیەکەوە، ئەوەی کە ئێمە دەکا بەبرا بە جیاوازی دەنگمان، ڕەنگمان، بە جیاوازی هەموو نەتەوە و ئەرز و وڵات و نیشتیمان و خاکەکانمان ئەم قورئانەیە کە ئێمە هەر کەسێک وابەستەی ئەم پەیامە جوانە بوو، هەر کەسێک تەسلیمی منهەجی خوای پەروەردیگار بوو، هەر کەسێک بڕیاریدا بێتە ژێر دروشمی لا إله إلا الله محمد رسول الله، تەسلیمی منهەجی خوای پەروەردیگار بوو، ئەوە بەڕاستی دەڵێن گەورەترین هۆکارە و گەورەترین ئەسبابە لە بۆ ئەوەی کە ئێمە برایەتی لەگەڵدا بکەین. برایەتی جارێکی دیکە بە مەعنا کەلیمە ببێ بە برای ئێمە
زیاتر لە پێشتر لە برای ڕەچەڵەکیمان، برای عشیرەتیمان، برای نەتەوەییمان، برای برادایەتی و ڕەفیقایەتیمان لە هەموو براکانمان گەورەتر بیە، ئەوەش لە ڕێگەی قورئانەوە و لە ڕێگەی ئیسلامەوە لە ڕێگەی ئیمانەوە بەڕاستی کە هیچ مەساڵیحێکمان نییە، تەنها کەسێک کە نەتبینیوە، کە نەناسیوە، کە نازانی چۆنە، کە نازانی بەس لەبەر ئەوەی کە دەزانی موسڵمانە، دەزانی ئەهلی ئیمانە، ئەهلی تەوحیدە و عەقیدەیەکی بیر و باوڕێکی پاک و چاک و دروستی هەیە، وەکو عەقیدە و بیر و باوڕەکەی ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئەتۆ لێرەوە بۆ خۆت بەدەست خۆت نییە، یەکسەر ڕاستە و خۆ خوای پەروەردیگار وای کردووە، لەسەر دڵەکەی تۆی فەرز کردووە، ئەو دڵی تو خۆشی دەوێ، لەگەڵیدایە، تەعاتوفی بۆ هەیە، وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم المؤمن للمؤمن كالبنيان، يعني فرمي المؤمنون كالجسد الواحد إذا اشتكى عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى، يعني الريك لجيغاي خوتوا تاداد ديغريتن همو لا شيتو، همو لا شيتو دبي بآزار ضلت خمبارة چاوەکانت فرمێسک دەڕژێنێ، دەم و زوبانت بە دوعایە بە بەردەوام، یعنی تۆ هەستەکەی لە ناو معاناتەکەدای، لە ناو میحنەتەکەدای، لە ناو بەڵاکەدای، لە ناو موسیبەتەکەی ئەودای بەڕاستی ڕاستە بەلاشە لێرەی. ئەگەر هەستت پێ نەکرد دەبێ مراجعەی ئیمانت بەڵێ بەتەکید، ئەگەر هەستمان پێ نەکرد ئەبێ مراجعەی دڵمان کەینەوە، مراجعەی عەقیدەمان کردینەوە، مراجعەی ئیمانمان کەینەوە، مراجعەی هەموو شتێکمان بکەینەوە بەڕاستی، چونکی هەموو ئەم شتانەمان لە خەتەریاتایە، هەموو ئەم شتان. جوان لە برایەتی گەشتین دەست خۆشی، بەڵام ئەو پلە و پاداشانە چین کەوە بەهۆی ئەو برایەتیەوە ئێمە بەدەستی دێنین مامۆستا؟ وەڵا لە فەضڵ و پلەپایی برایەتیە یەک حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسەکەم بەر لەوەی بچینە سەر حقوق و مافەکانی برایەتی کە ئەوش هەر هەمووی ئەتوانین فەضڵ و پلەپایی برایەتیمان بۆ دەردەخا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی پیاوێکمان بۆ دەکات لە حەدیثێکی ئیمامی موسلیمە، ئەفەرمێ کەسێک بڕیاریدا بڕوا سەردانی برایەکی بکە، ئین رەجولا زار ئەخا له في قرية، بڕیارەدا بچێ سەردانی برایەکی بکە لە گوندێکە، فأرصد الله له ملكا على مدرجته، خوای پەروەردیگار کە ئەم پیاوە هەڵدەستیە لە گوندەکەی خۆیەوە دەڕوا لە بۆ گوندێکی تر، لە بۆ ناوچەیەکی تر، لە پێناو خوای پەروەردیگارە بەس زیارەت و سەردانی برایەکی بکات، زارە ئەخەن لەهو، ئەخێک یعنی برایەک فیلا بێ هیچ بەرژەوەندێک، خوای پەروەردیگار مەلایکەتێک فریشتەیەک دادەبەزێنێتە سەر ڕێگاکەی لە ئەو سەحرایەدا لەو بیابانەدا دێتە پێشێوە، پێی دەڵێتن ئەینە توریت، دەتەوێت بۆ چۆ بڕچی، ڕێگای چۆت گرتووەتە بەر، ئەویش لە جوابێ دەڵێ قال أريد أخا لي في هذه القرية، دەمەوێت بڕۆم سەردانی برایەکم کەم لەم گوندەیە، ئەویش پێی دەڵێ هل لك عليه من نعمة تربها، ئایا هیچ نیعمەتێک، مەسلحەتێک، بەرژەوەندیەک، چاکەیەکی بەسەرتەوە هەیە، شتێکی لەلات هەیە لە پێناو ئەم مەسلحەتەیە بچی سەردانی بکەی؟ قال لا غير أني أحببته في الله، ئەڵێ نا واللهی هیچم لەگەڵیدا نییە، نە خزممە، نە عەشیرەتمە، نە پارە و پول و مەسلحەتمان، کەسابەت و تیجارەتمان هەیە لەگەڵ یەکە، هیچ شتێکمان نییە، ئەی لەبەرچی تەنها لە پێناو خوای گەورەیە. ئەمە فەضڵ و گەورەی برایەتیمان بۆ دەردەخا لە ئاینی پیرۆزی ئیسلامە، ئەفەرمێ خۆشم دەوێت لە پێناو خوای گەورەیە، کەوە لە مافەکانە باسی خۆشەویستیەکەین دوایی، قال فەرمووی فإني رسول الله، گوتی من نێردراوی خوا، ئەم مەلایکەتە فەرمووی من خوا منی ڕەوان کردوتن، لەلایەن خواوە هاتوومە پێت بڵێم بأن الله قد أحبك كما أحببته فيه، خوای پەروەردیگار بەڕاستی تۆی خۆشەوێت، بەڕاستی تۆی خۆشەوێ هەر وەکو تۆ ئەوت لە پێناوی خوای پەروەردیگارە خۆشەوێ. ئەمە فەضلی گەورەی برایەتیمان بۆ دەردەخات کە خوددا خۆشتی بێ، یعنی ڕەزامەندیدا تەواو وجبت محبەتی للذینە للمتحابین فیە، بەڵێ ئەمە ئەگەر ئینسانێک بوو بە خۆشەویستی خوای پەروەردیگار ئیتر هەموو ئاسێکی بڕیوە. ڕاست ئێمە دەڵێن خوامان خۆشێ، بەڵام ئەساس ئەوەیە کە خوا ئێمە خۆش بێ، بالفعل زۆر زۆر جوانە، یعنی ئێمە لەوای وەکو دیعایە، وەکو قسە، وەکو ئەوە دەیڵین، بەڵام ئایا بە عەمەلی لە مەیدانە سەلماندوومانە کە خوای پەروەردیگار ئێمەی خۆشەویە، ئەوە بەچی دەکرێتن؟ بە یەکێک لەو هۆکارانەی ئەتوانین بڵین
ئەو فەضڵ و ئەو پلەپایە گەورەیە بەدەست بێنی لە بۆ ئەوەی خوای گەورە ئێمەی خۆش بێ سوبحانەهو وتەعالە ئەویش بەڕاستی لە ڕێگای برایەتیەوە دەکرێتن. ئەم پیاوە بەبێ هیچ مەسلحەتێک کە ئەم بڕیارەیدا و سەردانی ئەم برایی دەکاتن و لەگەڵیدایە تعاتوفی هەیە خۆشەویستی خۆی بۆ دەردەخاتن لە پێناو خوای پەروەردیگارە دەبینین دەبێتە خۆشەویستی خوای گەورە گەورەترین پلەپایە بەدەست دێنیە کە ئەو دەبێتە خۆشەویستی خوا سوبحانەهو وتەعالە. ئێمە هێندێک بەرژەوەندی کۆی کردوینێتەوە دەکرێت ئێمە ئەو سەردانانە بکەین لە هەمان کاتە نیەتمان بکەینەوەی کە خودای لیلا فیلا دەڕۆینە سەردانی ئەو ئەحبابە و برادر و خۆشەویست و خزم و دۆستانە لە هەمان کاتە با بەرژەوەندێک هەبێ دەتوانین ئەجر و پاداشە بەدەست بێنین. بەڵێ بە تەکید ئێمە خۆ ناڵین نابێ هیچ بەرژەوەندیەکە بێتن چونکی جاری وایە کەسەکە براتە جاری وایە برادریشەوە کوڕ ڕەفیقایەتی بەڵام دەتوانین نەچی مەسەلا دەتوانی خۆ نەچی بەڵێ ئەمە نیەتەکەت ئیخلاسیەت لێرەدا لە دەست نادا ئینسان کاتێک لەبەر خاتری خوا خزمێتی لەبەر خاتری خوایە و برادرێتی لەبەر خاتری خوایە و کارێکیان پێکەوە ئەو لاترە لە بەڵێ سیلەی ڕەحم دروست دەبێت دوو جار دروستە بێت هەم سیلەی ڕەحمە وەکو لە فەرمایشتێکە سەحابەیەک دەڵێ ئێمە دەچوین سەردانی براکەمان دەکرد ئەچوینە ماڵیان ئەڵێ ئەگەر ئەو برایی ئێمە عمەری کوڕی خەتابە والله ئەعلەم دەفەرمیە ئەڵێ کە سەردانمان دەکرد ئەڵێ ئەگەر نەخۆش بووایە دەبۆ عیادەت المەریض ئەبووە سەردانی نەخۆش ئەگەر ئیشێکی هەبوایە دەبۆ عون کانە عونەن لەهو ئەبووە یارمەتیدان و تەعاونوا عەلە البر والتەقوى ئەگەر هیچی نەبووە فەکانە زیارەتەن ئەبووە سەردانێکی مجەڕەد بالفعل دەکرێتن ئەتووە لەبەر هەری هۆکارێکیش بێ بەڵام نیەتەکەمان لەبەر خوا بێ لیلا و فیلا بێت. ئێمە کە برا بووین چەند حەق و مافێکمان لەسەرێ پێویست دەبێ ئەو مافانە چین کە ئێمە دەبێت لە سەرێکە ئەدای بکەین. بەتەکید مافەکانی برایەتی ئەتوانم بڵێم ئەگەر هەر کەسێکی مسلمان هەر تاکێکی ئەم ئومەتە بڕاتە خزمەت فەرمایشتەکانی پێغەمبەری خوا و ئاەتەکانی قورئانەوە بەدەیان حەق و مافمان بەسەر یەکدیکەوە دروستە بێ کە ئێمە لە ڕابردووە چەند خاڵێکمان باس کرد یەکێک لەوانە ئەتوانم بڵێم گرنگترینیانە الحب فی الله یعنی خۆشەویستی لە پێناو خوای گەورەیە پێمان دەڵێ ئینسان کە ئێمە برابووین ناکرێت و براکەت خۆش نەوێتن بۆیە پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردیگار بانگ دەکاتن فەرمایشێکی قودسیمان هەیە دەفەرمیە ئەینە المتحابون بجلالي اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي رواه مسلم پێغەمبەری خوا دەفەرمیە خوای گەورە دەفەرمێ جل جلاله لەکوێن ئەو کەسانەی کە یەکتریان خۆش دەویست لەبەر خاتری من بجلالی لە گەورەی خوا لە پێناو خوای پەروەردیگارە سبحانه وتعالى بابیان ئەمڕۆ دەیان خەمە ژێر سێبەری خۆمەوە سێبەری عەرشەکەیەوە کە هیچ سێبەرێک نیە ئیلا سێبەری خوای پەروەردیگار لەش عەزیمە سبحان الله يعني پێم سەیرە کەسێک مسلمان بێ کەسێک لەسەر مینبەری پێغەمبەری خوا بێ يعني محبەت و خۆشەویستی لە بۆ ئەهلی غەزە نەبێتن لە بۆ ئەهلی فەلەستین نەبێ لە بۆ مسلمانانی بۆڕمان نەبێ لە بۆ مسلمانانی شیشان و ئەفغان نەبێ لە بۆ مسلمانانی سەرتاپای ئەم جیهانەیە نەبێتن یعنی محبەتی نەیجوولێنێتن دیفاعی لێ بکە مامۆستا پێدوانیە ئەو چینێک کە باس کرد برایانێک لە بەهەشتی خوا کۆیان دەکاتەوە ئەو برایانن کە لە دنیا یەکتریان نەناسی و دەنگ و ڕەنجیان جیاوە بەڵام لیلا یەکتریان خۆشەویست یعنی ئەگەر ئاوان نەبن حتمە لێرەش نابن بەتەکید ئەو محبەتەیە پێکیان دەگەێنێ لە قیامەتە ئەو خۆشەویستیەیە کە نەبینیوێتی نە دەنگی نە ڕەنگی نەزانیوێتی کێیە بەڵام ئەوەیە کە تو ئێستاکانە ئەو مەحەبەتەی کە فرمێسک لە چاوەکانت دێنێ زوبانەکانت دەخاتە دوعاوە ئەو کاتێک کە دوعای بۆ دەکەی هەڵدەستیتەوە لە تاریکایی شەودا بۆی دەپاڕێتەوە لە خوای پەروەردیگار کە حاڵیان باشکاتن خوای گەورە فریایان کەوێ هاوکاریان بکاتن ئەو مەحەبەتەیە ئەینە المتحابون بجلالی لەبەرەوەی تۆ نەتبینیوە بەس خۆشەویستیت بۆی هەیە ئەو خۆشەویستیە کە لە فەرمایشتێکی ترا دەفەرمی المتحابون في جلالي لهم منابر من نور يوم القيامة يغبطهم النبيون والشهداء أم فرمايشش كفرمايشتك صحيحة أفرمي ديسان پلەپایەکیان هەیە مینبەرانێکیان خوای گەورە بۆ دروستەکا لە ناو بەهەشتا ئەوانەی لە پێناوی خوای گەورە یەکیان خۆشەویە هەموو مینبەرەکان نورە بەڕاستی غیبتەیان پێدەبن نەک حەسادەت لە بەهەشتا نییە غیبتەیان پێدەبن ئەو جێگایی کە خوای گەورە بەوانی داوە حتا ئەنبیاءەکان و پێغەمبەران و شەهیدەکان سبحان الله مەکانەتێکی تایبەتە خوای گەورە بەو کەسانی داوە لە پێناوی خوای گەورە یەکتریان خۆشیە بۆیە ئەتوانم بڵێم یەکەم مافی برایەتی حەق و ئەرکی سەرشانمان بەرامبەر بە هەموو براکانمان لە هەموو جیهاندا بەرامبەر هەر خوشکێکمان لە هەر جێگایەکدا ئەچەوسێتەوە زوڵمی لێ دەکرێت زیندانی دەکرێت ئەوەیە دەبێت لە پێناوی خوای گەورە خۆشمان بێت. مامۆستا 5 دقەکمان مایە بەپڕژێنە سەری بەشکو بتوانین زیاترین
وتێ لە جەنابتان وەربگرین. بەڵێ وڵا لە 5 دقیقە من ناتوانم حەقیدایەتی بدەم بەڕاستی بەڵام کورتێکەمەوە خاڵێکی تر قەضا و حاجەتی بەدەمەوە چوونی مافی بيويستي براكان ما بيغمبري خالد فمن صره أن ينجيه الله من كرب يوم القيامة فلينفس عن مؤسر أو يضع عنه هر كسي بي خوش خوال ناخوش كان ومحنة كان قيامة رزقاري كا باب دموي لقل براكان دابي بيغمبري خالد فرمية أجر لقل إيشي برايك ما بروم بو بيويستي برايك بروم جيب جيكم إيشا كي بوي أحب إلي من أن أعتكف في من مسجدي هذا شهرا يكمان اعتكاف لمزقوتي بيغمبري خوايا أجر باداشتي هندي أوانية كاللقل إيشي برايك تاب بۆ ئیشی برایەکت دەڕۆی کارێکی بۆ جێبەجێ دەکەی لە خاڵێکی ترا ئەن تەنسوڕەه ولا تەخذوله بەڕاستی مسلمان دەبێ براکەی خۆی سەرخا پێغەمبەری خوا دەفەرمێ ئونسوڕ ئەخاکە ظالما ئەو مەظلوما ئێمە ئەگە برایەتی بکەین ئەمە برایە پێغەمبەری خوا دەفەرمێ براکەت سەرخە پشتیوانی کە کۆمەکی کە یارمەتیدا دوعای بۆ بکە ئەوەی پێت دەکرێت لا یکلف الله نفسا الا وسعها ئەوەندەی لە تواناتدا هەیە دەبێ نابێ براکەت سەرشۆڕکەی نابێ ڕیسوایکەی نابێ زەلیلیکەی نابێ بە چاوی کەم تەمەشایکەی ئەبێ بەڵکو سريخي أنجا خالك تر أن لا يحمل عليه حقدا ولا بغضا ولا غلة براسي نابيا لدلو دروني إيمي مسلمانا وإيمي أهل إيمانا برانبر بيك برايك مان لسرتاباي أمزوية هردن قرنجيكي هبيا نابيا رقوكينا وحقد ما برانبري هبيا كخواي جورا دفرمية اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا بيغمبري خواده فرمية لا تباغضوا ولا تقاطعوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا رقتان ليكتر نبيته جيجي داخل مسلمانا برابر بمسلمانك رقي ليتي بشتي تيدكا حسادتي بيدبا وكونوا عباد الله إخوانا أي أو بيغمبر إخواني أمر ما بيدكا أي أو بندي خوابن وبرابن لقل يكترا أنجا لما فيكي ترى دعاء كردن براسي يك لا حق ما فكاني واجبي سرشاني براتي من الدعاء لأخيك الميت حيا أو ميتا بزندوي بمردوي أبي إما لسرمان بيويستا وكو آتبي ما نفرمي ديسان ربنا اغفر لنا ولإخواننا إما بردوام ضرين خوايا لقناه إما وبراكان من خوش الذين سبقونا بالإيمان أما مردو كان معنا إما بيغمبري خواب عمري كري خطاب فرمي لا تنسانا يا أخي من دعائك لدعاء كان اللبير من مكة أنجا بيغمبري خاصة وسلم فرمية ما من عبد مسلم يدعو لأخيه بظهر الغيب إلا قال الملك ولك بمثله أبي كاتك تدري خوايا يارمتي براكانم دخواي جوري يارمتي خوته ده كاتك داري خوايا جان هرچی ناخوشي ومحنة ونارحتي لسر براياني إيما لهر جايك يمشي زويدا هي هليجرا خوايا جوري نارحتي ومحنة ناخوشي لسر خوت ومال ومندال وولات ونشتمانەکە دەرزەکاتەوە خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی کە لە مافەکان عدم السخرية والاستهزاء جێگەی داخە بەڕاستی زۆر جا دەبینین مسلمانە گاڵتە بە مسلمانێک دەکات گاڵتە بە ئافرەتێک دەکات گاڵتە لەوە ئیستیزا و سوکایەتی بە ڕیشی مسلمانێک دەکاتن ئەمە جێگای داخە کەسێک خۆی پێ مسلمان بیە ئیستیهزا بە شعائری ئیسلام بە برایەتیمان بکاتن کە خوای گەورە دەفەرمی یا ئەیها الذین آمنوا لا يسخر قوم من قوم یان سوکایەتی بە عەرەب دەکات دەڵێ عەرەب چییە عەرەب وا یان دادەڕژێتە سەر تورکەوە یان دادەڕژێتە ئێمە بەبێ ئەوەی هیچ قەومێک مادام کە بووین بەبرا ئەمە تورک و عەرەب و عەجەم و فارس و هەمومان ئیسلام هۆندومانێتەوە نابێ سوکایەتی و ئیستیزا و سوخریە گاڵتەکردن بەرامبەر هیچ مسلمانێک بە هەر دەنگێکەوە بێ بە هەر ڕەنگێکەوە بێ بە هەر شێوازێک بێ ئەمە ئیسلام حرامی کردووە لەسەرمان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کەسێکیان بۆ کرد وتیان ئەم پیاوە چۆنە یەکێکی ئەشراف و پیاو ماقوڵێک بوو گوتیان ئەمە پیاوێکی قسە ڕۆشتووە پیاوێکی وایە ئەگەر قسە بکە حەقوانی قسەکانی ڕەت کرێتەوە باسی کەسێکی تریان بۆ کرد گوتیان پێغەمبەری خوا فەرمووی ئەی ئەم کەسە چۆنە گوتیان ئەمە کەسێکی مستەضعف و کەسێکی وایە ئەگەر قسە بکە حەقوانی کەس جۆی بداتیە کەسێکی فەقیر و بەستزمانە یعنی لەناو خەڵکیدا هیچ پلەپاییەکی نییە پێغەمبەری خوا فەرمووی ئەم پیاوەی کە تۆ باسیەکەی خەیڕ من ملء الأرض من مثل هذا قلتي والله أم بياوا همو زوي بركي لبياوانيكي وكو أوي تركة باست كر كبيدو أبو بياويكي معقول وقوريا هيشتا أم لبر لزوي لم بياوا باشترا كوات أكرمكم عند الله أكرمكم عند الله أتقاكم بوي إيما براسي أم خالانا أم حقو ما فامن بيمان الله أركو ما فكاني برايتي من يكجار زورا بيويست إيمي مسلمان أجر خو من بي إيمان دارا أبي بأركو ما فكاني سرشان من هالصين لما ويك دقيقة وسماوي برنامج كمان كوتاي هات سود ودساتوكاني برایەتی چی؟ والله سوودەکانی برایەتیمان ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەست بە هەموو سوودەکان دەکەین کاتێک کە ئێمە براینە
گەورەترین هێزمان هەیە بەڕاستی لەسەر ئەم زەویەدا کاتێک برا نەبین ئەو بێهێزەی کە ئێستاکانە دەیبینی لە هەموو عالەمە ئەو پەرتەوازەیە ئەو دابڕانە ئەو پشتلێکردنە ئەوەیە بەڕاستی کە لە نەبوونی برایەتیا دەبینەوە هەر کاتێک کە ئێمە وەکو ئومەتی ئیسلام بووینەوە برا گەورەترین قووەتمان بۆ دروستە بێ هێزێکمان بۆ دروستە بێ بەڕاستی دوژمنانی ئیسلام لە دووری یەک مانگەوە لێمان دەترسێت ئەو برایەتیە وای کردو بەڕاستی ئەو برایەتیە وا لێ دەکاتن کە بەڕاستی هەژارێک نەدارێک لێقەوماوێک فەقیرێک داماوێک لە هەر جێگایەکی ئەم زەوێدا هەبێت تۆ هەستی پێ بکەیت میحنەتێک لە هەر شوێنێکە هەبی هەستی پێ بکەیت ئەوە برایەتیە وا لێ دەکا بەڕاستی ئەگەر برایەتیمان نەکرد جیرانەکە لە تەنیشتا دەمرێتن ئاگال لێی نییە وەکو ئەوەی کە لە ئەوروپایە هەیە چونکی برایەتی نیە لەوێندەرە ئەگەر کەسێک لە تەنیشتا لە پاڵتا دراوسێکەتە جیرانەکەتە دەمریە کەس هەستی پێ ناکاتن حوتەیەک دوای ئەو هەست پێ دەکەن بەڵام لە ئیسلامە لە درەنگی شەوە ئامادەی سەر جەنازەکەیەتی ئامادەی سەر گۆڕەکەیەتی ئامادەیە لە خەستەخانەیە حرەسیاتی بە دیارەوە دەگرێتن ئامادەی لە درەنگی شەوە خواردنی بۆ دەباتن کۆمەکی بۆ دەکاتن ئەمە بەڕاستی سوودەکانی برایەتیە یعنی بەدەمەوە یەکچوونمان هێز و قووەتمان پاراستنی تاکتاکی کۆمەلگامن و تاکتاکی تاکی موسڵمان ئێمە چۆن دەپارێزرین لە پلانی دوژمنان هەم وەکو ئاست تی تاکمان وەکو خێزانمان وەکو ئومەت و ئیسلام و ئەمە هەموو بە برایەتی دەکرێت ئێمە ئەگەر برا بووین لەگەڵ یەکدیکەیە هەست بە هەموو پیلانی دوژمنانی ئیسلام دەکەین هەست بە هەموو ناخۆشیەکان دەکەین هەست بە هەموو ئەو ئامەڕانە دەکەین لەسەر تاک هەیە وەکو موسڵمان لەسەر خێزانمان هەیە و لەسەر خاک و وڵات و نیشتیمانەکەشمان هەیە بەڕاستی ئەمە هەمووی لە ژێر تیشکی برایەتی و سێبەری برایەتیە هەموو ئەم سوودانەمان دەست دەکەوێت و بە زیادەوە کە ئێستاکانە دەرفەت نییە کە ئێمە باسی بکەین بەڕاستی زۆر بەڕێز مامۆستا ئیبراهیم کەرکوچی خوێنی مزگەوت ئیمان لە هەولێر ئەزیەتماندای خی گەورە پایدار پاداشتانداتەوە خی گەورە برایەتیمان بۆ زیادکە ئینشاءالله خوا ساغ و سەلامەتان بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویست تایرە لەگەڵ تاموین بۆ پێشکەشکردنی ئەڵقەمزاری بەرنامەی بەفەڕ دەخوازین کە بگەڕنەوە سەر ئەو ڕستەکە جوانێکەوە خی گەورە بە ئێمەی نیشانداوە برایەتی ئەو برایەتیە بنوێنین کە خی گەورە دەیەوێ تا بتوانین ڕەزامەندی خی گەورە بەدەست بێنین و لە دنیاش ئاسوودە و کامران بین تاکو دیدار بە خی گەورەتان سپێرم. السلام عليكم ورحمة الله.